ترامپ چی لە ماڵەکەیدا هەشاردا بوو FBI چی دۆزیەوە. ڕۆژی 12 ئاب FBI مۆڵەتی لا وەزارەتی دادی ئەمریکا وەرگرت تاوەکو بە شوێن کۆمەڵێک بەڵگەنامەی زۆر نهێنی بگەڕێت کە لە نێوماڵی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا هەشاردرابوون. لەگەڵ هێوی بن پێتان دەڵێن FBI چی لە ماڵەکەی دۆناڵد ترامپدا دۆزیەوە. ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی دەڵێت ترامپ بەڵگەنامەی نهێنی تایبەت بە چەکی ئۆتۆمی لە ماڵەکەیدا لە فلۆریدا شاردبەوە کە دەبوایە لەگەڵ کۆتایی هاتنی ماوەی سەرۆکایەتێکی ڕادستی کۆشکی سپی بکردایەتەوە. هەر بۆیە نووسنگەی لێکۆڵینەوەی فیدرالی ئەمریکا FBI ماڵەکەی گەڕاون. بەڵام هەرزوو لە دوای هەڵکوتانە سەر ماڵەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا هاتە دەنگ و لا تۆڕە کۆمەڵایەتێکی بەناوی تروث سۆشیال ڕایگەان. بابەتی چەکی ئەتۆمی فێڵ و درۆیە هەروەکو بابەتی رووسیا کە درو بۆ چەندین بابەتی دیکە هەمویان ساختە و درۆبوون. وتیشی لە کاتی پشکنینی ماڵەکەیدا FBI ڕێگەی نەدا و پارێزەرەکانی ئامادەبن تەنانەت نزیکیش ببنەوە. دەڵێت ئەوەنیان لە دەرەوە لەبەر گەرمای هێشتوێتەوە و هەموو ئەو بەڵگەنامانەی پشکنینیان بۆ کراوە پێشتر پەردەیان لەسەر لادراوە و شتی نهێنی نین. جگەر لە بەڵگەنامە هەستیارەکان بە گوێرەی راپۆرتی وەزارەتی دادی ئەمریکا کارمەندانی FBI دەستیان بەسەر ژمارەیەک ئەلبومی وێنە و نووسراوێکی دەستی و زانیاری لەبارەی سەرۆکی فەڕەنسا و هەروەها فەرمانی لێخۆشبوون بۆ ڕۆجەرسۆنی هاوپەیمانی ترامپدا گرتووە. ڕۆجەرسۆن یەکێک لە ڕاوێژکارەکانی ترامپ بوو کە لە ساڵی 2019 بە تۆمەتی دانانی بربەز لە بەردەم لێکۆڵینەوە لە کیسی دەزوەردانی رووسیا لە هەڵبژاردننی ترامپ درابەدادگا. بە گوێرەی بەڵگەنامەکانی وەزارەتی داد لەو بەڵگەنامانەی دەستیان بەسەردا گیراوە یەک کۆمەڵەیان بە زۆر نهێنی و هەستیار پۆلێن کراون. 4 کۆمەڵەیان بە زۆر نهێنی دانراون و 6 کۆمەڵەشیان وەکو نهێنی تۆمارکراون. وەزارەتی دادی ئەمریکا دەڵێت گومان دەکرێت ترامپ تێوەگلا بێت لە سیخوڕیکردن و پشتگوێخستنی یاساکانی تایبەت با بەرگری یاساییشی نیشتیمانی لە 4 ساڵی سەرۆکایەتەکەیدا. دەکرێت ئامانج لە حەشاردانی ئەو بەڵگەنامانە لە نێوبردن یاخود کۆڕین یان دەستکاریکردنیان بێت. ئەگەر ئەم تۆمەتانی بەسەردا ساغ بێتەوە ترامپ بە زیندانیکردن یاخود پێبژاردننی دارایی سزا دەدرێت.